بە نوێنەرایەتی جەنابی بەڕێز مامۆستا عەلی باپیر هاتین بۆ ئەو پرسەنامەیەی کە بەڕێز مامۆستا مەلا مستەفاڕەکانی وەفاتی کردیا سلااو و ڕۆژ و احترامی مەکتەبی جەنابی مامۆستا عەلی باپیرمان گەیاندە ئەو بنەماڵەی و سەرخۆشیمان لێکردن بەشداریمان کرد لەو مەراسیمەی خوای گەورە لە گوناهەکانی خۆشی مامۆستا پیاوێکی بە وێری و موقیف و دلێر بوو خۆشمان دەویست خۆشەویستی ئێمە بوو هەر لە بەدڵسۆزیوی لە هەولێرڕا زۆر بەدڵخۆشی و بە دڵێکی پڕ بە حەزینەوە بە دڵخۆشی هاتین بەشداریمان کرد لەو مەراسیمە کە پیاوێکی زۆر بە موقیف و مردانە و مسلمانە ڕێکپێک و زانایەکی گەورەی کوردستان بوو خوای گەورە لە گوناهەکانی خۆش بیا رەبی. طبعا افكار شوندا که سرکردواتی کمال دیاری خستنت کمال الدوار و بادینان هاتین بردار بین توزیع خودش رازی مامۆستا مەلا مستەفاڕەکانی طبعا جدازدان و مامۆستا راستی خسارتی که گلک و مازن بو امت و بو هرم کردستان بتایبتی بو دوار و بادینان بتایبتی الوید ماهی اول مامۆستای پنجی مامۆستای حق بیش یه راز بیش یه وکو الدوار وقارتیتن الوید دنیا بجهت لیتن جبه هندی داخازمش همین مامۆستای اول اوید چنه سرمین بره بمونه نمونه خیری باشیه دواکو پشتی مرنواشی ها اوری که وکی ها وی لحظه وی دقیقه خلک باشی بجوانی بحثی بکتن مدحت بکتن قلنا خود تعالى يا افلا يرون ان نأتي الارض ننقصها من اطرافها خود تعالى بيجتن عرض ده نقصان بیتن دیکن بیتن علماء بیشن نقصانی عردی چه بیشتن نمان علماء آن طیبتی نمان علماء حق بیشت راز بیشت